بسم الله والصلاة والسلام على رسول الله وعلى آله وصحبه ومن والاه. باسی وەقتی ضحامان کرد نوێژی چێشتەنگا و باسیشمان کرد کە چوار ڕەئی لەسەر هەیە، هەندێک دەڵێن سنەتە جارجار بکرێ، قەولەکیش دەڵێ نا سنەت نییە، قەولەکیش دەڵێ بەڵکو لە بۆ ئەو کەسێک کە شەو نوێژی نەکرد بوو لە بۆی سنەتە، قەولەکیش دەرێ بە هۆکار لە سەفەرە دێوە شتێکی وە سنەتە. ئینجا لەوەی کە دەڵێتن مەشروع نییە سنەت نییە، حەدیسەکەی خاتو عایشە هینایەتەوە، دەڵێ ما رأيت رسول الله صلى الله عليه وسلم سبح سبحة الضحى، نەمبینیەوە پێغەمبەری خوا عليه الصلاة والسلام نوێژی چێشتەنگاو بکات. دوایێ دانەری کتێبەکە دەڵێ زۆربەی زانایان لەگەرەوە نەکە سنەتێکی مستەقیل لە سنەتەکە مطلقە و دەکرێ بکرێتن. لە ئەخیریش دەڵێ ئایا زۆری ژمارەکەی چەندە عەدەدەکانی هەتا چەندی، دەڵێ ئەوە نییە، هیچ سنوورێکی لە بۆ نییە، حەز لێ چەندت حەز لێ دەتوانی بیکەی. دیسان حەدیسەکەی خاتو عایشە هینایەتەوە دەفەرمێ كان رسول الله صلى الله عليه وسلم يصلي الضحى 4، پێغەمبەری خوا عليه الصلاة والسلام نوێژی چێشتەنگاوی 4 ڕکعات دەکرد و یەزید ما شاء الله، هەر چەندی کەش عەزی لێ بایە دەیکرد، کەواتە دیاری نەکردیە برێ ئەوەندە ڕکعاتە، هەر چەندی. ئەوجا لەو حەدیسەی دەڵێ پێغەمبەر صلی الله عليه وسلم نەیکردیە، ما ڕەئەیتو، دەڵێ ما ڕەئەیتو نەمبینیە، نەک ئەوەی نەکردیە، ئەمن نەمبینیە پێغەمبەر عليه الصلاة والسلام. لێرەش دەرێ عليه الصلاة والسلام 4 ڕکعاتی دەکرد. حەدیثەکەیت کە ئەو حەدیثەی کە دەڵێ ما ڕەئەیتو، لەو حەدیثەی باسی ئەوەی دەکە کە پێغەمبەر عليه الصلاة والسلام کە سەڵات و ضوحا نەمدیتی ئەوها لە ماڵی بیکاتن، ئەدیکەینەیە ئللا ئەگەر لە سەفەرێک هات بیتەوە، ئللا ئەگەر لە سەفەر هات بیتەوە دیتتم نوێژی سەڵات و ضوحای کردیا. لێرە کە دەڵێ پێغەمبەر عليه الصلاة والسلام 4 ڕکعاتی کردیا و یەزید ما شاء، دەفەرمون ئەوە ئەو کاتێک کە پێغەمبەر صلی الله عليه وسلم هاتیتەوە لە سەفەرەکی 4 ڕکعاتی کردی یان زیاتر چەندی لە توانایدا هەبووە کردیتی، کاتە ئەوە دەڵێن بە هۆکارێک بووە کە پێغەمبەر عليه الصلاة والسلام سەڵات و ضوحای کردو و زیاتریش. ئایا ئللا لە سەفەر؟ ئەمە دەڵێن حەدیسەکە باسی ئەوەی دەکا کە خاتو عایشە دەفەرمێ ئەگەر لە سەفەر بەهات بە، دەفەرمێ ما ڕەئەیتو نەمبینیوە، لەوانەیە لە مزگەوت کردبی، ئەوجا هەر سەڵات و ضوحا ئەجری زیاترە لە مزگەوت لەوەی لە ماڵە بکرێ. حتا حەدیثەکەیە باسی ئەوەی دەکە کە کابرا سەڵات و ضوحای لە مزگەوت بکە ئەجر و پاداشت عومرەیەکی لە بۆ هەیە ئەگەر سەڵات و ضوحای لە مزگەوت بکاتن، یعنی حەدیثی لەو بارەما هەیە، کەواتە یعنی ئەجر و پاداشتەکە زیاترە. لەوانەیە خاتو عایشە نەیبینی بیتن کاتێکە ئەو کاتەی سەفەری نەکردێ، بەبێ سەفەر پێغەمبەر صلی الله عليه وسلم لە ماڵێ کردبی، احتیمالی هەیە والله أعلم. لەبەر هەندێ ئەو دوو حەدیثە عولەما ئەوها جەمع و تەوفیق دەکەن لە بینی ئەو دوو حەدیثەی کە دەفەرمێ نەمبینیوە بیکە، لێرش کە دەڵێ کردیتم، دەڵێن ئەو کاتەیە کە لە سەفەر هاتەوە 4 ڕکعات یان زیاتر لە 4 ڕکعاتی کردی. ئەوجا ئەوەش بزانە سەڵات و ضوحا دەکرێت هەر 4 ڕکعاتی پێکەوە چی نوێژی نێڕوانێ بکەیت کە دەڵێن 4 ڕکعات، هەر 2 ڕکعات کە کو نوێژی نێڕوانێ دەکەی، دوی دەکەی و تەحیات دەخینی و هەر دەستیەوە دویت کە دەکەی و تەحیات دەخین و سەلام دەدەی و بالضبط ئەوها دەتوانی بکەیت. لە حەدیثەکەی ئەبوو داود و ئیبن ماجە هاتیە، حەدیثەکە کە ئەبوو ئەیوبە دەڵێ أنه صلى الله عليه وسلم كان يصلي قبل الظهر 4 لا يفصل بينهن بالتسليم. پێغەمبەر عليه الصلاة والسلام کە 4 ڕکعاتەکەی پێش نوێژی نێڕوانەی دەکرد، هەر 4 پێکەوە دەکرد بەبێ سەلامدانەوە، یان دروستە هەر 4 پێکەوە بکرێتن بەبێ ئەوەی سەلام بدرێتەوە. عینەن لە ڕکعاتی دووەم دادەنیشی تەحیاتی دەخینی، هەر دەستیەوە دووەکەیت کە دەکەی و دادەنیشی تەحیاتی دەخینی. لە حاشیەی شێروانی لە مەذهەبی شافعی دەڵێ ئەسڵەن ئەگەر 4 ئەوە 8 ڕکعاتیش بوو دروستە هەر 8 پێکەوە بکەیت بێک سەلامی. لە ئەخیر ڕکعاتی تەحیاتی دەخینی، هیچ ئەوان کە تەحیاتی ناخینی، بەس ئەخیری
لأخيري تحياتي دخيني والسلام دديو هر هاج ركعات بس دلي أجر أتو كرتا صار ركعاتي دبي دو تحياتي تيدا بخيني لتساري دو تحيات بس لهاج ركعاتي يك تحياتي تيدا دخيني باشان سلام دديو إدي مثلا أوجبوا أو كسانك زاروي بليتي زاروي ديو أو سنتي تطبيق بك زور خلقي نازانيتن دكري نيجي السنة صار ركعات بيكو بكري بالله دكريتن حديثي صحيح مان لسريه ودتواني بيكاتن والله أعلم أو لباش أو بابتا لباش صلاة الضحى دي تسر وقت الظهر كاتي نيورو باب زاني لكاتي نيورو. طبعا وقت الصلاة وقت الظهر فيه عدة أمور. الأول صلاة سنة الظهر القبلية والبعدية، وتقدم عند الكلام على السنن الرواتب أنه يشرع قبل الظهر 4 ركعات وبعدها ركعتان، كما دل على ذلك حديث عائشة وأم حبيبة وابن عمر رضي الله عنهم أجمعين. وجاء في سنن أبي داود والترمذي والنسائي وابن ماجه وفي مسند الإمام أحمد حديث أم حبيبة رضي الله عنها قالت: سمعت النبي صلى الله عليه وسلم يقول: من صلى 4 ركعات قبل الظهر و4 بعدها حرم الله عليه النار. والحديث من رواية مكحول عن عنبسة، والحديث ضعيف لأن فيه انقطاعا بين مكحول وعنبسة، كما قال أبو زرعة والنسائي والمنذري وأعله ابن القطان، ومن أهل العلم من صححه. والمحفوظ عن أم حبيبة رضي الله عنها 12 ركعة، وهي السنن الرواتب كما عند مسلم، أنها سمعت رسول الله صلى الله عليه وسلم يقول: من صلى 12 ركعة في يوم وليلة بني له بهن بيت في الجنة. وقد سبق الحديث عن السنن الرواتب. الأمر لكاتي نيورو چەند کارێکی تێدا هەیە. یەکەمیان ئەوەیە کە ئەتوو نوێژی سنت بکەی پێش نوێژی نیوەڕۆ، ئەوجە قەبلیە و بەعدیەما هەیە، سنەتی پێشی و سنەتی پاشیشما هەیە. قسە ڕۆی لەبارەی ئەوەی کە سنەتە ڕەواتیبەکان ئەوانەی کە پەیوەستن بە نوێژە فەرزەکان باسی ئەومان کرد کە 4 ڕکعات لە پێش نوێژی نیوەڕۆ دەکرێت، 2 ڕکعاتیش لە پاش نوێژی نیوەڕۆی دەکرێت، وەکو حەدیثەکەی خاتو عایشە و ئوم حەبیبە و ابن عمر کە دلیل بوون لەسەر بابەتێک. و دەڵێ لە حەدیثەکەی ئوم حەبیبەی کە لە مسنەدی ئیمامی ئەحمەد داهاتیە، دەڵێ گوێم لە پێغەمبەری بۆ عەلەیهی سەڵات وسەلام فەرمێ هەر کەسێک 4 ڕکعات پێش نوێژی نیوەڕۆی بکە و 4 ڕکعاتیش پاشی بکە، حرم الله عليه النار، خوای پەروەردیگار ئاگری لەسەر حرام دەکات، دۆزەخی لەسەر حرام دەکات. 4 پێشی بکە و 4 پاشی بکە. دیارە خلافەیە لە بینی زانان، هەندێک پێیان وایە ئەو حەدیثە ضعیفە، هەندێکیش پێیان وایە صحیحە. کەواتە مادەم وایە خلافەیە بە دەتوانی ئینسان بەڕای ئەو زانانێک کە پێیان وایە صحیحە 4 ڕکعات لە پێشی نیوەڕۆ بکە و 4 ڕکعاتیش لە دوای نیوەڕۆ بکە. بەڵام دەڵێ ئەوەی زیاتر هاتیە لە حەدیثەکەی ئوم حەبیبەی 12 ڕکعاتەکەیە کە باز دەکات، دەفەرمێ هەر کەسێک 12 ڕکعات بکە لە شەو ڕۆژێکدا ئیلا خوای پەروەردیگار خانوویەکی لە بەهاشت بۆ ئەو کەسە دروست دەکاتن. باشە هەندێک با بڵێن الأمر الثاني ئەوەی دووەم بەزانین. الثاني من السنة تطويل الركعة الأولى من صلاة الظهر، لحديث أبي سعيد الخدري رضي الله عنه قال: لقد كانت صلاة الظهر تقام فيذهب الذاهب إلى البقيع فيقضي حاجته ثم يتوضأ ثم يأتي ورسول الله صلى الله عليه وسلم في الركعة الأولى مما يطولها. وعليه فإن من السنة للإمام أن يطول الركعة الأولى من الظهر، وكذلك من صلى منفردا، وكذلك المرأة في بيتها، وهذه من السنن المندثرة. نسأل الله تعالى تطبيق السنة على الوجه الأكمل والحرص عليه. أو جار السنة والركعات يكمي نوجي نيوروي دريج بكريتوا. حدثكي أبو سعيد الخدري دلي كاتك بيغمبر عليه الصلاة والسلام نوجي ذكر نوجي نيوروي ذكر كابراي هبو فيذهب الذاهب كابرا هبو دروي دتو بقيع طبعا لا دروي مدينة بوا بيشتر مدينة يعني شارع كان أو كان قند أوي خان وكان وأنا قد كتر بونا ليكتر نزيق بونا دري مدينة بيقوترا بقيع أو زهر قبرستانا كشان لدري مدينة كرديا كابرا أو نبوة كمرافقة كان لنا مالي بن ونيا دتونا دري دشتايك لێبە ئەو جێش دەگوترێ مەراحیض هەن نزمایی و ئەوە دەچون خۆیان لە جێکی دەنا حاجەتی خۆیان جێبەجێ دەکرد و دەهاتن. کابرا کە پێغەمبەر صلی الله علیه و سلم دەستی بە نوێژی نێڕوانە کردی،
ئەو دەچووە بەقیعی لەوێن دەر قەزای حاجەی خۆی دەکرد دەستنوێژی دەشوشت دەهاتەوە پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام هەر لە ڕکعات یەکەم بوو هەر لە ڕکعات یەکەم بوو یعنی ئەوەندەی درێژ دەکردەوە پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام ئەوجا دەڵێ سونەتە لە بۆ ئیمامی ڕکعات یەکەمی نوێژی نێڕوانێ درێژ بکاتەوە نەک هەر ئیمام لە بۆ ئەو کەسێک کە نوێژیش بەتەنێ دەکا لە بۆ ئافرەتیش کە لە ماڵەیە سنت وایە ڕکعاتی یەکەمی نوێژی نێڕوانێ درێژ بکاتەوە خۆی تەسەسول بووە یعنی ڕکعات یەکەمی درێژ بووە ڕکعاتی دووەمە قچە کورتتر بووە ڕکعاتی سێمی قچە کورتتر بووە ڕکعاتی چارەمی لە هەمویان کورتتر بووە نییە ئەوجا دەڵێ سنت وایە ئەتوو ئەوها بکەی ئەوە لەو سونەتانەیە مندەثیرە یعنی وەکو بڵێ ڕەچاو ناکرێ پەرش بڵاوە بزر بووە داوا لە خۆی پەروەردگار دەکەن کە ڕێنموویمان بکە بۆ جێبەجێکردنی سونەتەکانی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام لەسەر باشترین شێوە و سووربین لەسەر جێبەجێکردنی نوێژەکانی دیکەش هەروەهابی الله ئەعلەم هەر بەخۆی پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام ئەوها بووە ڕکعاتی یەکەمی درێژتر بووە یعنی بێجگەلەوە لە شەو نوێژ ژەوانکەش کە باسی دەکەن بە بەردەوام ڕکعاتی یەکەمی درێژتر بووە لە ڕکعاتەکانی دیکە بە بەردەوام یعنی ئەوە بەس لێرە ئەوەی کە باسی دەکا ئەوە زۆر درێژە ماشەڵڵا کابرا هەتا چوویتەوێن دەرو قەزای حاجەی کردیێ و ئەوجا دەزوێن شوشتێەوە ئەوجا چکە لە ناو مزگەفتێ دەزوێنش نەشورایە کەم نادیرەن ئیلا ئەوانەی کە باز لەو کەسانی دەکە ئەهل سوفە کە لەوێ بوونە خەڵکانەکە بوو ئاویان هینایە احتیمالی هەیە ئەوانە مەسەلەن حاڵەتەش وها ئەگەر نا هەمووی حەدیسەکانش کە باز دەکات دەفەرمێ کابرا کە دەزوێنێژی بشوە لە ماڵێ بێتن لە بۆ مزگەوتی ئەو ئەجرەکەی ئەوهایە و بەهر هەنگاوە ئەوهای لێ بوون کەواتە ئەسڵ وایە دەزوێنێژ لە ماڵەوە بشورێ ئەوجا بێ لە بۆ مزگەوت بەڵ الأمر الثالث القيلولة بالاتفاق أن القيلولة هي النوم والاستراحة نصف النهار ولكن الخلاف أين تكون من نصف النهار على قولين قيل قبل الزوال وقيل بعد الزوال والأظهر والله أعلم أن الأمر فيه واسع وأن ما قبل وبعد الزوال يدخل في القيلولة قيلولة خوا نوسکەیەکە و کەمە خەوێکە کە ئینسان دەنوێتن بۆەوەی کە ئیسراحەتێک بکاتن جا طبعا ئەو قەیلولەیە ئەوەشی لەسەکرایە یعنی ئیعجازی علمی لەسەکرایە کە ئەو قەیلولەیە ئایا یعنی هەندێک لە شەریکەکان کە بێباوەڕیشن بەس ئەو دەرفەتە لە بۆ مۆزەفەکانیان دەڕەخسێنن کەمەک بخەون ئەوجا نیو سەعاتەکە تقریبا هەر لەو دەورانە دەتوانێت کابرا ئەو با بڵێن نەشاتە جەستەیەی لە بۆ بگەڕێتەوە دەڵێ ئیتیفاقەیە قەیلولە نووسن و ئیسراحەتەکە لە ناوەڕاستی ڕۆژ بەس ناوەڕاستی ڕۆژ دەکەوتە چێندەر خلاف لەوەیە ئایا ناوەڕاستی ڕۆژ پێشی نیوەڕۆیە یان پاشی نیوەڕۆیە کەی نییە دەڵێ ئەوەی ئەظهەرە الأمر فيه واسع کارەکە ئینشاءالله فراوانی تێدا هەیە دەتوانی پێشی بکەیت دەتوانی پاشی هەردووچی ئینشاءالله دەکەویتە بەر قەیلول مەسەڵەن پێش نێڕوانێ دەوروبەری سەعات 11 و ئەوها لە خۆی کابرا نیو سەعاتێک دەنوێتن یاخود پاشی نیوەڕۆی نی سەعاتێک دەنوێتن ئەو ئینشاءالله بەبەر ئەو سنەتەی پێغەمبەری دەکەوێت عەلەیهی سەڵات وسەلام ئەگەر کابرا مەبەستی ئەو سنەتە بیها چکە حتا لە ئەوەش لە فلچە و مەحزونش دەرێن ئەگەر کابرا نیەتی سیواک بێ ئەوجە بەبەر دەکەوی ئەجر پاداش دەکەی ئەگەر نا بەبەر ناکەویتن لەوەش بامان شێ والله ئەعلەم ئەگەر کابرا مەبەستی بی ئەوە ئینشاءالله بەبەر ئەو سنەتەی دەکەوی ئەجرەکەی پێدەگەی ئینشاءالله واختلف هل من السنة فعلها على قولين والأظهر والله أعلم أنها ليست من السنة بل هي مما كانوا يفعلونه عادة ولحاجتهم من راحة نصف النهار لا سيما إذا علمنا أنهم يبدأون أعمالهم من أول النهار فيحتاجون للقيلولة وسطه ولذا جاءت النصوص التي تبين أنهم كانوا يقيلون لكن الأمر بالقيلولة الأحاديث فيه ضعيفة لا يصح منها شيء وإنما القيلولة من الأشياء المتعارف عليها منذ عهد النبي صلى الله عليه وسلم إلى وقتنا الحاضر ومن أراد النوم في النهار فأفضل وقت وأنفعه هو وقت القيلولة قال ابن حجر رحمه الله وأخرج ابن ماجة وابن خزيمة من حديث ابن عباس رضي الله عنهما رفعه واستعينوا على صيام النهار بالسحور وعلى قيام الليل بالقيلولة
وفي سنده زمعة بن صالح وفيه ضعف، وقد تقدم شرح حديث سهل رضي الله عنها المذكور في الباب في أواخر كتاب الجمعة، وفيه إشارة إلى أنهم كانت عادتهم ذلك في كل يوم، وورود الأمر بها في الحديث الذي أخرجه الطبراني في الأوسط من حديث أنس رضي الله عنه رفعه قال قيل فإن الشياطين لا تقيل، وفي سنده كثير بن مروان وهو متروك. وأخرج سفيان بن عيينة في جامعه من حديث خوات بن جبير رضي الله عنه موقوفا قال نوم أول النهار خرق وأوسطه خلق وآخره حمق، وسنده صحيح، والخرق الجهل، وذلك لأن البركة في أول النهار، ومن نام فيه فقد أضاع بركته، وهذا من جهله. بلى آية قيلولة السنة يانا دو قول هي قولك دل السنة بلى لبروي أما حديث ما لسره أجر سي حديث كان ضعيف بن بلام أو كمل حديثة ضعيفة بيك ودليل اشتك ما بيدقينك اشتك بوني هبوا لو أوند حديثة مثلا هاتي وباسي كرديا ديار اشتك بوني هبوا سنة بي أو عند كاش دارين نا سنة نية لبروي حديثة كان ضعيفا ناكرين حجة وبلغة باشا دانري أو كتابش أويها البجاردية قسي أوانيها البجاردية كدلي أنها ليست من السنة دلي سنة نية بلكو أوانا عادتيان بوا كأويان كرديا وبيوستيان بيبوا لناوراستي روج مثلا إسراحاتك بكن بتايبتيج أوانك لسرتا لباجني جسبيني ننستينو أوانا إيكا ننستينو يعني كدقية لا نيوروي تؤزق بتاقد بإنسان بو النشاط وتسسو تالاتي واباشا توزق سرخوك بشكيني هتاوكو بقوة ببيتوا باشا دلي أو حدثاني هاتنا ضعيفا لا باري قيلولي ولا سردين بيغمبر عليه الصلاة والسلام ومشهورة قيلولة كراه حتى استاش خلقك باش نيورويان داري ماتشو سفري باش نيورويان داري خلقك إسراعات دكاتن ونيا بال دكاويتن أوش لو بابتيا بس استاك كابرا سعاد نو هردستي لخوي زور يشبه قيلولي نابتو دلي ومن أراد النوم في النهار فأفضل وقت وأنفعه هركسك بيوي للروش بنويتن أو كاتا باشترين كاتا قيلولي باشترين كاتا لبو أويكا إسراحاتك بكا ابن حجر جدا فرميتن حدثك ابن ماجه ابن خزيمي كابن عباس دا فرمي الرفع دا كالبو بيغمر عليه الصلاة والسلام دا فرمي هاوكاري روجيكان تام بكن با پاشێو کردن واتە پاشێ بکەن و بەڕۆژ بەتوانابن لەسەر ڕۆژی و هاوکاری شەو نوێژەکانتان بکەن بە قەیلولە واتە کە قەیلولەتان کرد لە بۆ شەو نوێژێ ئەوجا چست و چالاک دەبن و بەقووەت دەبن کەمەشا ئەوەی کابرای قەیلولەی ناکای ینی کە بەیانی هەردەستیتن قەیلولەی ناکە شەوێ یەکسەر بەبێ ئەولاولە یەکسەر خەوی لێ دەکەویتن وەنیە سعات نۆ دا یەکسەر ئەو کابرا دەکوژێتەوە لە پلاچ يعني ناتواني ويبكا أو دلي أجر قيلو لك كرت أو كاتي هاوكاري دكا لبو شونو جاكي أول دلي حدث كان أو حديث ضعف للسند هي أو ذا حدث أشكاش دينتو لأنسي كدلتن قيلو وتقيلو لبكن سك الشيطان كان قيلو لناكن وحديث أشكاش دينتو دلي نستني سرتاي الروجي يعني مثلا دورو بري أتوهاش نو أو كاتانا بنوي خرقة واتان نزانية لو كابراي الرددا وأوسطه خلق ولاكاتي ناوراس أتوك بنوي أو براستي يعني بركتك اشتشي باشا وآخره حمق وكاتي كوتاي روجش يعني بيج مغربي أو لو دوران بنوي أو قمجاتيك وجلاتيك چکە ئەگەر کابرا پێش مەغریبێ نووس تەمەشا بکە لە بۆ شەوێ خەوی لێ ناکەوێتن یعنی ئەوە وەی کرد بە خشەکانی فەزڵەکانی شەوێ لە دەست خۆی بدە ئەگەر سەرەتای ڕۆژێ نووست ئەو کابرا نەزانە ئەو هەموو ئەجر و پاداشتەی کە لەو بەیانیەی بەدەستی دەکەوێتن ئەو ئیش و کارانەی لە بەیانی بەدەستی دەکەوێت ئەو شتانەی دەتوانێت لە بەیانی بیکاتن ئەو کابرا هەمووی لە دەست دەداتن هەمووی لە دەست دەدا کەواتە بەڕاستی دەڵێ باشترین شت ئەوەیە کە أو كابرا لا ناوراسي خوتنا كيبكا كذا قيلولة
الأمر الرابع: يسن عند شدة الحر تأخير صلاة الظهر حتى ينكسر الحر، ويدل عليه حديث أبي هريرة رضي الله عنه مرفوعا: إذا اشتد الحر أبردوا بالصلاة فإن شدة الحر من فيح جهنم. قال شيخنا رحمه الله تعالى في الممتع: أما ما كان الناس يفعلونه من قبل حيث يصلون بعد زوال الشمس بنحو نصف ساعة أو ساعة ثم يقولون هذا إبراد، فليس هذا إبرادا، هذا إحرار، لأنه معروف أن الحر يكون أشد ما يكون بعد الزوال بنحو ساعة. فإذا قدرنا مثلا أن الشمس في أيام الصيف تزول على الساعة 12 وأن العصر على الساعة 4 والنصف تقريبا، فيكون الإبراد إلى الساعة 4 تقريبا. والإبراد عام لمن يصلي في جماعة ولمن يصلي وحده على الصحيح، وعليه يسن الإبراد للمرأة في بيتها أيضا لعموم حديث أبي هريرة رضي الله عنه. بەڵێ ئەو سنەتەش قسەی لەسەر هەیە. چوارەم دەڵێت سنەتە لە کاتی گەرمایی زۆر گەرم بی نوێژی نیوەڕۆی تەخیر بکەی حتا وەکو گەرماتیەکەی دەشکێ، حتا ينكسر الحر، حتا گەرماتیەکەی دەشتێ. بەخۆی ئەوە قسەی لەسەر هەیە ئایا مەسەلەن لە بۆ هەموو کەسی، چکە ئەوان ئەو کاتێککە چوینە لە بۆ نوێژێ ئەو جەوەکە زۆر گەرم بووە، منتیقەکەیان زۆر گەرم بووە و ئەو کاتیش سێبەر نەبووە، هاتە سەحابە باسەوەی دەکەن کە بە ژێر سێبەرەکاندا هاتینە لە کاتی بزەبت کاتی بانگدان سێبەر نامینێتن، کە سێبەر نامینێتن یعنی زەحمەتێک پێیا بووە فەرمووتێکەت زۆر گەرم بوو فێنچی بکەنەوە. حەدیسەکە چییە؟ حەدیسەکەی ئەبوو هورەیرەی کە دەفەرمی پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسەلام فەرمیتی ئەو کاتێک کە خۆرەکە زۆر گەرم داهات ئەبریدوو بیسەڵاتی، بە نوێژەکە ساردی بکەن، واتە لە کاتی سارد و فێنچی نوێژەکە بکەن. باشە؟ چونکە ئەو گەرمایەتیە من فەیحی جەهەنەم، لە ناخی جەهەنەم و لە ئەوەی ناو دۆزەخەوە دەردێتن کە ئەو گەرمایەتیە هەیە. ئەوجا ئیبن عوثەیمین لە شەرحی ممتیعدا دەڵێ ئەوانەی کە هەندێک لە خەڵکی دەیکەن پێش نیوەڕۆ بە نیو سعات یان سعاتە عەفو پاش نیوەڕۆ بانگ نادرێ، نیو سعات پاش بانجی سعاتێک پاش بانجی ئەوجا دەچن نوێژەکەی دەکەن دەرێن ئەوە ئیبرادە، ئەوە فێنکردنە، ئەو ساردێتەوە سعاتێک. دەڵێ نا ئەوە ساردی نییە، ئەوە فێنکردنەوە نییە. ئەدیکەی نییە؟ دەڵێ ئەسڵان ئەوە گەرم نییە، دەرێ لەبەرەوەی کە ئەتوو نیو سعات لە پاش نوێژی نیوەڕۆی گەرمتر دەبیتن، سعاتێک لە پاشە گەرمتر دەبی، نەک فێنک ببتەوە. ئەدیکەی نییە دەرێ ئەتوو ئەگەر ئەمەوە لە ئەوەی با بڵێن لە هاویندا وای ئەوە تەسەور بکەین سعات 12 بانجی نێڕوانەی دەدا، سعات 4:30 بانجی عەسرێ دەداتن، ئەو ها تەسەور بکەین. فێنچیەکە دەکەوتەکەینێ دەرێ دەکەوتە سعات 4 یان دەکات نیو سعات پێش بانجی مەغریب ئەوەی عەسرێ، دەرێ ئەوە فێنچیە، ئەوە ئیبرە. ئەوجا دەڵێ ئەو دانەری ئەو کتابەی دەڵێتن، دەڵێ سنەتە ئەو فێنچیە ئەوە بەرەو فێنچی ببە لە بۆ کابراەک بە جەماعەت بیکە، لە بۆ کابراەک کە بە تەنێ بیکاتن، لە بۆ ئافرەتیش کە لە ماڵێ بیکاتن، لەبەر گیرکردنی حەدیسەکەی ئەبوو هورەیرەی کە باسی ئەو بابەتەی دەکاتن. بەس بەڕاستی یعنی کابراەک کە لە ماڵێ بی وەنیا یعنی نازم ئەوە حوجەی چییە لەبەر کو ئەو بەڵگەی کردی تێ ئەو حەدیسە دەکاتە بەڵگە لە بۆ ئەو کابرای کە لە ماڵێشە وەنیا یان ئەو کەسێک کە بە جەماعەت نییە لە جێشکەی لە خۆی نوێژەکەی دەکاتن. ئەوجا لە هەندێک جێ ئەوەی تەطبیق دەکەن کە ئەوانەی کە زۆر گەرمن ئەو منتیقە گەرمەکان، یعنی ئەو کەسانەی کە چوینە ئەو جیانە موریتانیا و جیانەی کە ئەوها گەرمن بڕک تاخیری دەکەن نوێژی نێڕوانی، ئەوجا دەست بە جەماعەتەکەی دەکەن. ئەوژ والله ئەعلەم دەبی لە بۆ جەماعەتی بی ئەوەی کە ئەمە تێگەیشت بی، والله أعلم. بل. خامسا وقت العصر، هل يسن قبل العصر شيء من النوافل؟ تقدم الكلام على السنن الرواتب وبيانها وليس قبل العصر منها شيء، وورد عند أحمد وأبي داود والترمذي من حديث ابن عمر رضي الله عنهما قال قال رسول الله صلى الله عليه وسلم: رحم الله امرأ صلى قبل العصر 4. وهذا الحديث مروي من طرق عن أبي داود الطيالسي عن محمد بن إبراهيم بن مسلم
عن جده مسلم بن مهران عن ابن عمر به، والحديث مداره على محمد بن إبراهيم بن مسلم بن مهران بن المثنى وهو متكلم فيه. قال الذهبي رحمه الله في الميزان: قال الفلاس: يروي عنه أبو داود الطيالسي مناكر، وقال عنه أبو زرعة رحمه الله واهن، ولينه ابن مهدي. قال ابن القيم رحمه الله: وقد اختلف في هذا الحديث فصححه ابن حبان وعلله غيره. وقال ابن أبي حاتم: سمعت أبي يقول: سألت أبا الوليد الطيالسي عن حديث محمد بن مسلم بن المثنى عن أبيه عن ابن عمر رضي الله عنهما عن النبي صلى الله عليه وسلم: رحم الله امرأ صلى قبل العصر 4، فقال: دع ذا. فقلت: إن أبا داود قد رواه. فقال: قال أبو الوليد: كان ابن عمر رضي الله عنهما يقول: حفظت 12 ركعة. قال شيخ الإسلام رحمه الله: وأما قبل العصر فلم يقل أحد أن النبي صلى الله عليه وسلم كان يصلي قبل العصر إلا فيه ضعف بالخطأ، وعليه فالصواب والله أعلم أنه لا يسن سنة مقيدة قبل العصر، وإنما يبقى الأمر مطلقا، فمن شاء أن يصلي ركعتين أو أكثر من ذلك من قبيل التطوع المطلق كما يصلي في غيرها من الأوقات سوى أوقات النهي فله ذلك، وأما شيء مقيد قبل العصر فلا. بەڵێ پێنجەمیان دێتە سەر کاتی عەسر. سنەتە، ئایا سنەتە لە پێش عەسر هیچ نوێژێکی سنەت بکرێتن؟ دەڵێ قسەکرا لەبارەی ئەوەی سنەتە ڕاتیبەکان، ئەوەی کە بە نوێژە فەرزەکانەوە پابەندن، بەس باسی عەسر نەکرا پێش عەسرێ، هیچ شتێک نهات بوو باز بکاتن. و لە حەدیثەکەی ئیبن عومەریش کە دەفەرمێتن پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام فەرموویەتی ڕەحمەتی خوا لە کەسێک بیتن 4 ڕکعات پێش نوێژی عەسر بکاتن. دەڵێ ئەو حەدیثە قسەی لەسەر هەیە کە ضەعیف بیتن، هەتا ذەهەبیش هەندێک ڕیوایەتی نێتەوە، دەڵێ ئەوە ئەو کەسە حەدیثی منکر باز دەکا، ئەبوو زوڕعە دیسان قسەی لەسەر هەیە. ئیبن قەیم دەڵێ اختلاف هەیە لە حەدیثەکەی، ئیبن حبان پێی صەحیحە، غیری ئەویش گوتیان نە صحیح نییە. یعنی قسە لەسەر ئەو بابەتە هەیە، هەتا ئەو حەدیثەی کە ئیبن عومەر دەڵێ پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام فەرمی ڕەحمەتی خوا لە کەسێک بیتن 4 ڕکعات پێش عەسر بکاتن، فقال دع ذا، فەرمووی واز لەو ئەوەی بینە، قسەی بینە. فقلت إن أبا داود قد رواه، دەڵێ ئەمنش گوتم ئەوە ئەبوو داود ئەوەی باس کردیان، چکە دەڵێ ئەوە ئەبوو حاتەم دەڵێتن جێم لە بابم بوو پرسیاری، ئیبن ئەبی حاتەم دەڵێت جێم لە بابم بوو پرسیاری لە ئەوەی کرد، ئەبەلوەلیدی طیالیسی کرد لەبارەی ئەو حەدیثەی لە ئیبن عومەری، ئەکا ئەو حەدیثەی گۆ فەرمووی ئەوەی واز لێ بینە، گوتم ئەوە ئەبوو داود باسی کردیا و حەدیثەی ڕوات کردیا. قال أبو وليد، أبو وليد طيالسي قوتي كان ابن عمر رضي الله عنهما يقول حفظت 12 ركعة. لابن عمر أو هاتي 12 ركعاتي أو كرديا لبر كرديا لبيغمر عليه الصلاة والسلام ك 12 ركعاتي كرديا. شيخ الإسلام يجد فرمي أما بيش عسري هيتس كز نهاتي بلتن بيغمبر عليه الصلاة والسلام نوێژی تێدا کردیا لە پێش عەسرێ، ئیلا ئەو قسەیە ضعفەکی تێدایە یان هەڵەکی تێدا هەیە کە بڵێ پێغەمبەر کردیتی عەلەیهی سەڵات وەسەلام. ئەمما ئەوەش دەڵێ دانەری کتێبەکەی دەڵێ وعەلەیهی فەالصەواب، لەسەر ئەو قسەی کەواتە ڕاستدوایە والله ئەعلەم هیچ سونەتێکی مقەیەد بەستراوە بە پێش عەسرێ نییە. ئەمما ئەوەی کە هاتیە لە بۆ نوێژی سنەت بەکشتیە، عەزل لێ 2 ڕکعاتی بکە، عەزل لێ 4 بکە، چەندی پێ دەکرێت دەتوانێت لە خۆت عەزل لێ بوو پێش عەسرێ بیکە، بەس پاش عەسرێ نەهی لێکرایە، بەس پێش عەسر نەهی لێ نەکرایە، چەندت پێکرا دەتوانی بیکەی. لەسەر ئەوە کەواتە ئەو کەسانەی کە پێیان وایە حەدیثەکە حەسەنە یان صەحیحە لەسەر قسەکەی ئیبن حبانی دەتوان 4 ڕکعاتەکەی بکەن، ئەگەر بەو یەقینەش بی ئومێدوای ئینشاءالله ئەو ئەجر و پاداشتەی خۆیان پێ بگاتن بە یەقینەوە ئەوەی بکەن. ئەمما ئەو کەسانەشی کە پێیان وایە حەدیثەکە ضەعیفە درێن کاکە دەتوان لە خۆت سنەتی مطلقی تێدا بکەی، کەواتە لە هیچ لایەکی ڕێگر نییە لەوەی کە پێش عەسر سنەت بکرێت.
ئەگەر کابراایکی ژنەی کرد سونەتەکەی نەکرد دیسان ئەمەش ئینکاری لەسەر ئەو بابەتەی ناکەین دەتوانی کابراگەر نەشی کرد لەبەرەوەی حەدیسەکان ئەمە بەڵگەچی یەکلاکەرەوەمان لەلانە دەتوانین برین کاکاتووکە نایکەی تەواو بەڵام ئەو کەسێکەیە باوڕی پێ و یەقینی پێ هەیە دەتوانی بیکە و ئومێدوایە ئینشاءالله سنەتەکەی. أذكار الصباح والمساء. متى يبتدئ وقت أذكار الصباح والمساء؟ وقت أذكار الصباح يبدأ من طلوع الفجر الصادق الذي هو وقت صلاة الفجر، فإذا أذن المؤذن لصلاة الفجر ابتدأ حينئذ وقت أذكار الصباح، وهذا قول عامة العلماء رحمهم الله. وهناك قول آخر أن ابتداءها يكون من نصف الليل الأخير، والصواب قول عامة أهل العلم وهو طلوع الفجر، وسيأتي ما يدل على ذلك في كلام ابن القيم رحمه الله. ووقت أذكار الصباح والمساء ابتداء وانتهاء مما اختلف فيه أهل العلم رحمهم الله، لأنه لم يرد مخصوص في تحديد وقتها، فاختلف أهل العلم متى ينتهي وقت أذكار الصباح، فقيل بطلوع الشمس، واختاره شيخ الإسلام في الكلم الطيب وتلميذه في الوابل الصيب، وقيل بغروب الشمس، واختاره ابن الجزري والشوكاني رحمهم الله. والأظهر والله أعلم القول الأول، وأنه ينتهي وقتها بطلوع الشمس، ولكن لا بأس أن يقولها بعد طلوع الشمس، لا سيما إن كان تركها لعذر، ولأن ما بعد طلوع الشمس يسمى صباحا، ولأنه يحصل بذلك فضيلة الذكر وبركته، وهذا أفضل من تركها وغفلته بقية يومه. ئەو زکرانەی کە لە بەیانیان و ئێواران دەکرێت کاتی دەستپێکردنی زکری بەیانیان و ئێواران کاتی دەستپێکردنی زکری بەیانیان لەو کاتەی دەست پێ دەکە کە فەجر الصادقە چکەمە دوو فەجر الکاذبما هەیە فەجر الصادقما هەیە. فەجر الکاذب پێش بانجی بەیانیە تقریبا لەوانەیە بە چارێگە 20 دقە ئەوها پێش بانجی بەیانی پێی دەگوترێ فەجر الکاذب کە بانجی بەیانی دەدا پێی دەگوترێ فەجر صادق. ئەوە دەڵێ لەو کاتێەوە کە بانگەکەیدا کاتی زکری بەیانیان دەست پێ دەکاتن. ئەوە قسەی عامەی گشتی زانان ئەو قسەیانەیە لە پاش بانجی سبەینێ دەست بە زکری بەیانیان دەکاتن. قەولەشکە هەیە دەرێ ناوەڵە هەر لە شەوێ دەست پێ دەکات لە نیوەی شەوێ ئەتو دەتوانین لە خۆ زکری بکەیت لە نیوەی شەوێ دەتوانانی زکری بەیانیان بکەیت. بەس دەرێ قەولی زۆرینەی زانایان ئەو سەوابترە ڕاسترە کە لە بەیانی لە کاتی بەیانی ڕە دەست پێ بکات. دوایش دێ قسە لەسەر ئەوەی دەکەین کە ئیبن قەیم هینایەتەوە کە قسەی لەسەر کردیان کاتی بەیانیانی زیکرەکانی بەیانی ئێوارە کەی دەست پێ دەکاتن دەستپێکردن و کۆتای پێهینانی مما اختلف فيه أهل العلم. لەوەیە علەما خلافیان هەیە ئایا کەینێ بەیانیان دەست پێ دەکە کەینە کۆتای پێدێ ئایا ئێواران کەینە دەست پێ دەکە و کەینێ کۆتای پێدێ. ئەوە ژەبەر ئەوەیە هیچ حەدیسێک شتێکمان نییە خاصی بکە برێ لەوەی دەست پێ دەکە لەوەی کۆتای پێدێتن مادەم هیچ شتێکمان نەبوو خلاف دەکەوتە بینی زانان کە کەینێ دەست پێ دەکاتن. لە بۆ زکری بەیانیان هەندێک دەرێن لە پاش ئەوەش دەست پێ دەکا طلوع الشمس لە پاش ڕۆژ هەڵاتی یعنی وەختی سەڵات و زوحا و ئەو بابەتانە کابرا بە لۆ خۆی زکرەکان بکاتن. ئەوەش ئیبن تەیمیە وهروەها ئیبن قەیم ئەو ڕەئیان هەڵبژاردیە. قیلە چشەیە دەرێ ناوڵە بغروبی شەمسی ناوڵە بە ڕۆژ ئاوابوونێ ئەو قیلش ئیبن جەزەری و شەوکانی ئەوەیان هەڵبژاردیە. بەڵام ئەوەی ئەظهەرە ئەوەی کە دیارترە والله ئەعلەم قەولی یەکەمە لەبارەی ئەوەی کە کەینێ کۆتای پێدێتن کەینێ کۆتای پێدێ باشە وتمان ئیبن تەیمیە و ئیبن قەیم دەرێن کۆتایی زیکرەکە بە ڕۆژهەڵاتنی یەکسەر کۆتای پێدێ یعنی تقریبا دەکات چەند دەکات سەعات و چارێگەک وەنیە لە پاش نوێژی بانگدانێ هەتا ڕۆژشەردێ وبزم ساعت چارێگەک ساعت و نیوە تقریبا دەبی لەو بینێ زکرەکەی بکاتن. ئەوە شەوکانی و ئیبن جەزەری دەرێن ناوڵە هەتا ڕۆژ ئاوا دەبیتن کابرا لە بۆی هەیە زکری ئەوەی بکاتن بەیانیان بکاتن. بەس دەرێ قەولی یەکەم ئەظهەرترا والله ئەعلەم کە ڕۆژ هەڵات تەواو ئەوە کاتی زکری بەیانیان نامێنێ. بەس دەڵێ بەس چی تێدانیە لە بۆ ئەو کابرای کەنەی گۆتیە لە پاش ڕۆژ هەڵاتێ بیرێتن
مثلا سعاد 9 هەردەستیتن ذکرەکانی بەیانیان دەکات سعاد 10 هەردەستیتن ذکرەکانی بەیانیان دەکات إن كان تركها لعذرين ئەگەر لە بەعوزرێک بوو بەتایبەتی یعنی ئەگەر لە بەعوزرە کابرا ئەوەی کرد ئەگەرنا وا باشترە لە پاش نوێژی سبەینێ ذکرەکانی بکات چکە فەزڵەکە بەوەی بەدەست دێتن لەو کاتیەوە بیکاتن کەواتە ئەمە دەستپێکردنی کەینەیە ئەوەی کە ڕاجح بی لە پاش ئەوەی کە بانگ دەدا لەگەر بانگدانێ ئەوە دەست پێ دەکات کۆتایی پێکردنی ئەوەی کە ڕاجح بی ڕۆژ هەڵاتنە لەو بینێ بەڵام دەڵێن هەتاوەکو ڕۆژ ئاوابوونێش مادەم ڕەئیە هەتاوەکو ڕۆژ ئاوابوونێش هەر دروستە واتەگەر کابراەک نەیکرد لەو بینەی نەکاتەوە نادەرێن بکە 9 بوو 10 بوو 11 بوو 12 بوو کورە 1 بوو 2 بوو هەر کاتێک سعات عەسرێ بوو لەو بینانە بەبیرت هاتۆ بیکە وازی لێمەینە بەس باشتر ئەگە گوتت باشترین وەقت دەرێن لەو بینەیە بیکەی لە بانگدان تا ڕۆژهەڵاتی لەو بینەی بیکە ئەو باشترین وەقت و چاکترین کاتیەتی بەڵە. وقت أذكار المساء اختلف أهل العلم رحمهم الله في ابتداء وقت أذكار المساء وانتهائه فقيل من زوال الشمس إلى غروب الشمس وأول الليل وبه أفتت اللجنة الدائمة وقيل بعد العصر إلى غروب الشمس واختاره شيخ الإسلام وابن القيم وهو ظاهر كلام النووي في كتاب الأذكار وقيل بعد غروب الشمس وينتهي بطلوع الفجر على قول بعضهم كابن الجزري والشوكاني وقيل إلى ثلث الليل وقيل إلى نصف الليل واختاره صاحب القاموس المحيط ومنهم من لم يحدد وقت انتهاء رحم الله الجميع والأظهر والله أعلم أنه يبدأ بعد العصر إلى غروب الشمس ويقال فيه كما قيل في أذكار الصباح من أنه لا يمنع قولها بعد غروب الشمس لا سيما إن كان تركها لعذر لأن ما بعد غروب الشمس يسمى مساء ولأنه يحصل بذلك فضيلة الذكر وبركته هذا أفضل من تركها وغفلته بقية يومه. قال ابن القيم رحمه الله الفصل الأول في ذكر طرفي النهار وهما ما بين الصبح وطلوع الشمس وما بين العصر والغروب. قال سبحانه وتعالى يا أيها الذين آمنوا اذكروا الله ذكرا كثيرا وسبحوه بكرة وأصيلا والأصيل قال الجوهري وهو الوقت بعد العصر إلى المغرب وقال تعالى وسبح بحمد ربك بالعشي والإبكار فالإبكار أول النهار والعشي آخره وقال الله تعالى وسبح بحمد ربك قبل طلوع الشمس وقبل الغروب وهذا تفسير ما جاء في الأحاديث من قال كذا وكذا حين يصبح وحين يمسي أن المراد به قبل طلوع الشمس وقبل غروبها وأن محل هذه الأذكار بعد الصبح وبعد العصر. وسئل شيخنا رحمه الله ما هو وقت أذكار المساء وما هو الوقت الأفضل لها وهل تقضى عند نسيانها؟ الجواب الحمد لله المساء واسع من بعد صلاة العصر إلى صلاة العشاء كلها يسمى مساء وسواء قال الذكر في الأول أو في الآخر إلا ما ورد تخصيصه بالليل مثل آية الكرسي من قرأها في ليلة فالذي يكون مقيدا بالليل يقال بالليل والذي يكون مقيدا بالنهار يقال بالنهار وأما قضاؤها إذا نسيت فأرجو أن يكون مأجورا عليه. ئایا کاتی ذکرەکانی ئێواران کێنێ دەکرێت دیسان خلاف لە بینی عولەمای هەیە لە دەستپێکردن و کۆتایی پێهێنانی ذکرەکان قیلێک دەڵێتن لە زەوال شەمس ڕۆژە ناوەڕاستێک کە لایدا هەتاوەکو ڕۆژ ئاوابوونێ ئەوە لەو کاتێ ئەتوو ذکرەکانی ئێواران دەکەی ڕۆژە ناوەڕاستی لایدا هەتا روج بني تقريبا مغرب وأول الليل عتا وسرتاي دس بكردني وشوكة كاتي مغربية أو شيء فتواي بويدا لجنة الدائمة أو فتواي دا لسوقسي قيل تشدري نا لباش عصر دس بيدكا حتى لا مغربية حتى روج بوني أو ابن تيمية ابن قيم وظاهر قصي أوي إمام نووي أو هاي اللي دخين دريتوا لباش عصرياتا روش آوابون قيلة تجدري نا لباش روش آوابون يعني لباش مغربي حتاوكو بياني لباش مغربي لمغربي و حتى دقيا نوجي بياني بانك داداتن لو بيني لبوتي أتو ذكركي بكي أوش قصي ابن جزري شوكانية قيل تشدري ناولا حتى وكو سيتشي الشوي لبوي يعني لباش مغربي حتى سيتشي الشوي لباشان لبوينية يعني كدروات لبو
کاتی پێش نوێژی بەیانی دەڵێ ئەو کاتی نا هەتا سێکی شەوێ لە بۆی هەیە قیلەکیش دەرێ نا هەتا نیوەی شەوێ لە بۆی هەیە واتە لە ڕۆژ ئاوابوونێ لە مەغریبی هەتا نیوەی شەوێ ئەوە صاحبی قاموسی محیط ئەوەی هەڵبژاردیە و هەندێکیش وەقتیان لە بۆ دیاری نەکردیە وەقتی ئەوەی کۆتایی لە بۆیان دیاری نەکردیە ڕەحمەت خوا لە هەر هەمویان بیتن ئەوەی کە ئەظهارە و دیارە ئاشکرایە والله ئەعلەم ئەوەیە لە پاش عەسری دەست پێ دەکات هەتا مەغریبێ هەتا ڕۆژ ئاوابوونێ باشە لە وەکو ئەوەی کە باس کرا لە ئەزکاری بەیانیان لە ئێوارانیش ئەو هات دەڵێتەوە باشە ئەوانەشی کە ڕێگریان نەکردێ لەوەی لە پاش مەغریبێژ ڕابگۆترێتەوە پاش ڕۆژ ئاوابوونێ تەبعاً غروب الشەمس تقریبا لەو دەوروبەرانەیە دەڵێ ئەوانەشی کە مەنعیان نەکردێ لە پاشان جینێوە بگۆترێتەوە بە تایبەتی و کابرای عوزری هەیە نەیتوانیوە دەتوانێت لە خۆی دوایە بیڵێتەوە چونکە لە پاش ڕۆژ ئاوابوونێ پێی دەگۆترێ ئێوارە مەسا بەوەش کابرا دەتوانی فەزلەکەی بەدەست بینیتن و بەرەکەتەکەی بەدەست بینیتن و ئەوە باشترە لەوەی کە کابرا هەر تەرچی بکاتن بێ ئاگا بیتن یعنی برێکاکە وڵ مادەم لە پاش عەسرێ نەتکرد ئەوە تاوە نابی بکەیت نە دەرێ هەربی کە باشترە لەوەی کە کابرانێکۆک و ئیبن قەیمیش دەفەرمی لە فەسلی یەکەم في ذکری طرفەی النهار هەردوو سەرەکەی ڕۆژ لە چێ دەست پێ دەکە و لە چێ کۆتای پێدێتن کە باز دەکاتن دەڵێ ئەوش ئەوەیە لە بەیانی دەست پێ دەکا صبح طلوع الشمس لەوێ دەست پێ دەکا وما بين العصر والمغرب والغروب لە بینی عەسر و ڕۆژ ئاوابوونێش کۆتای پێدێ یعنی سەرەتای ڕۆژکەی نیە نوێژی بەیانی و ڕۆژهەڵاتن کۆتایی ڕۆژکەی نیە پاش عەسر و ڕۆژ ئاوابوون ئەوەیە بەڵگەشی بۆی هینێتەوە کە خوای گەورە دەفەرمێ ئەیها الذین آمنوا اذكروا الله ذكرا كثيرا وسبحوه بكرة بكرة دیارەوە نیە بەیانیان وأصيلا أصيل سيا دل الجواهري دل قال الجوهري دلتن هو الوقت بعد العصر إلى المغرب وقتك لباش عصري تا مغربي أو بيدا قوتري أصيل كواتا دل لويدا كوتا أو بيني و آتش كده انتوا وسبح بحمد ربك بالعشي والإبكار ذكرك بكري بعشي إبكار أدي إبكار تيا إبكار أول النهار سرتاي الروجي إبكارا أدي عشيتيا آخره كوتاي روج سرتاي الروج إبكارا كوتاي روجكا تيا عشي دريق آتكش دالي وسبح بحمد ربك بالعشي والإبكار كوتل السرتا ولا كوتاي روج يعني أو آتك دفرمي وسبح بحمد ربك قبل طلوع الشمس وقبل غروبه يعني بيش أوي بيش روش شلاتنيو بيش روش آوابوني أو زلا أوجا دلي هندق أو هادلينو لباري بياني وهندق لباري إيوارا كيني دس بيدك وكيني كوتاي بيديتن مەبەستەکە ئەوەیە پێش ڕۆژهەڵاتنێ ئەتو زیکرەکەی بکەی پێش ڕۆژ ئاوابوونێش بیکەیەوە والله ئەعلەم دەڵێ زیکری بەیانیان شەتە عەسرە ئەوەی کە ئیبن قەیم باسی ئەو بابەت تێدەکا پرسیار کرا لە ئیبن عوسەیمینی ئایا ما هو وقت ئەذکار المەسا کاتی ئەوەی شەو چ کاتەکە زیکرەکانی ئێوارە چ کاتەکە و باشترین کاتیش کەی نییە ئایا ئەگەر کابراک لە بیری کرد دەکرێت دوایە بیکاتەوە دڵاویش گوتی الحەمدولله کاتی ئێوارە فراوانە لە پاش عەسرێوە دەست پێ دەکا حتا نوێژ عیشایە ئەوە هەمووی پێی دەگوترێ ئێوارە فراوانە تو دەتوانێت لە هەر کاتێک لەوانە بیکەیت ئەوجە دەتوانێت لە سەرەتای بیکەیت لە پاش عەسر یەکسەر لە خۆت بیکەیت دەتوانێت لە پێش عیشا یەکسەر بیکەیت بەکەیفە خۆت لەو بینێ بیکەیت ئیلا ئەوەی کە نەسەچی دەلیلێکی خاصی لەبارەیەوە هاتبی
تایبەتی کردبی بە شەو بۆ من ئاەت الکورسی دەفەرمی من قەرەئەها فی لەیلەتی هەر کەسێک لە شەو بیخینی ئەو تایبەتی کردیە کەواتە دەبی بیکێ پاش عیشایە ئاەت الکورسی دەبی بکێ پاش عیشایە بەو دەلیلە و بەو قسەی بیتن وانە کەواتە چکەوە دیاری کردیە و هەر زیکرە چیش تایبەت کرا بە ڕۆژ گۆترا لە نەهار لە ڕۆژ بگۆتری ئەوە لە ڕۆژ دەیڵێ ئەمما سەبارەت بە قەزاکردنەوەی واتە کردنەوەی ئەو زیکرەی ئەگەر کابرا لە بیری کرد ئومێدوایە ئینشاءالله و کابرا پاداشتی لەسەر وەربگریت کەواتە ئەوە لەبارەی کاتەکانی بەیانیان و زیکرەکانی بەیانیان و ئێواران بەیانیان لە پاش نوێژی لە پاش بانجی هەتا وەکو ڕۆژهەڵ دێ لەو بەینەی باشترین کاتە هەتا وەکو پێش عەسرێش هەر دەمینێ کابرا بیکە لە پاش عەسرێوە هەتا وەکو مەغریب یا عیشا ئەو باشترین کاتە لە بۆ زیکرەکانی ئێواران تێدا بکە ئەگەر کابرا لە بیری کرد هەتا کاتی بەیانیش هەتا دێتەوە لە بۆ نوێژی بەیانی لەو بەینەی هەر لە هەر کاتێک کردی ئینشاءالله ئومێدوایە ئەجر و پاداشتەکەی لەسەر وەربگری سبحانك اللهم وبحمدك أشهد أن لا إله إلا أنت أستغفرك وأتوب إليك